بە باوەڕی خۆم ینی ئەم زەلامە لە عەلی خامانەیی گرنگتر بوو لە ئێران گرنگتر بوو. کوژرانی عەلی لاریجانی جەناب تەزانی لە دوێنێەوە هەڵایەکی گەورەی ناوەتەوە و زۆرترین باسی لە میدیا جیهانیەکانەوە لێوە دەکرێت. ئەم پیاوە ئێستا میدیا جیهانیەکان باس لەوە دەکەن کە کوژرانی ئەم پیاوە کوژرانی لاریجانی ڕەنگە شەڕەکە درێژتر بکاتەوە ماوەی شەڕەکە. باشە بۆچی یعنی بە کوژرانی ئەو هەموو سەرکردە کوژرا ڕابەری باڵا کوژرا ئەم قسەیە نەکرا؟ ئێستا لە دوێنێەوە قسەیە دەکرێت کە ڕەنگە ئەمە شەڕەکە درێژ کاتەوە. من خۆم بە باوەڕی خۆم ینی ئەم زەلامە لە عەلی خامانەیی گرنگتر بوو لە ئێران گرنگتر بوو. سەرپەرشتیەکەن ئەم پیاوە فەلسەفەی غەربی تەواو خوێندبووە، شەریعە و ئەمنی قەومی و پەرلەمان و هەموو شتێکی تەسەور بکە ئەمە نیو سەدەیە 50 ساڵە لەناو حکومەتی ئێران هەموو پلەکانی بینیوە هەموو مەنسەبەکانی بینیوە تەنها سەرۆک کۆماری نەکردووە. ئەوش خۆی بۆ هەڵبژارد بەڵام دەرنەچوو لەمێ لە مفاوەزاتی ئۆتۆمی ئەم پیاوە سەرەکی بوو لە تەنسیقی سیاسی عسکەری دوبلوماسی ئەم زەلامە بوو کەسی کەیان نەبوو. یعنی تەنسیقی بینی جیهەتی سیاسی عسکەری دوبلوماسی عەلی ڕەبتی پەیوەندیەکانی نێوانیان ئەم پیاوە هەمووی بەمەوە بەسرا بووە هەمووی هەتاکو عەلی خامانەیی خۆ ئەو مشتەبای دانە نابوو بۆی ببێتە خەلیفەی خۆی مرشد ببێتن ئەمی هەڵبژارد بوو. ئەم زەلامە لە هەمویان زەرەرێکی زۆر گەورەیە بۆ ئێران زەربەیەکی زۆر گەورەیە بۆ ئێران کە ئەم زەلامە کوژرا و لە هەمان کاتە بڕوا بکە ینی ئەگەر نەگەنە حەلێک بەسای ئەم زەلامەوە شەڕەکە زۆر درێژخایەنە خایەنەوتون و چەکی تازە دێتە ناوە ڕاستەوەش.